جارێکی تر سڵاو هاتینەوەلاتان بۆ تەواوکردنی ئەم ئەڵقەیە لە دیدار کە لەگەڵ بەڕێز عارف تەیفۆر جێگیری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدایە. کاک عارف باسمان لە کێشەکانی هەرێمی کوردستان کرد ئێستا. زۆر جار لە قسەکانی پێشوشتا باس لەوە کرد کە کێشەی کورد نەبرێتە دەرەوە. باشە ئەندامانی گۆڕان ئەوانیش کورد نین وەکو ئەندامانی لیستەکانی تر کوتلەکانی تر وانیش کوردن و محتەمەلە لە ئێمە زیاتر خۆیان بە کورد بزانن، بەڵام هێنانی ئەو کێشانە بۆ ناوداخلی پەرلەمانی عێراقی من بە شتێکی باشی نابینم. بەعکسەوە دەتوانن ئەوان زیاتر دەوری خۆیان بدینن لە تەڕەحکردن و باسکردنی کێشەکانی کورد لە ناو پەرلەمانی عێراقا و حەزەکەم ینی بەڕاستیش ئەوە بڵێم ینی مەشاکیل و شتیوان کە ناوێنێتە ناو پەرلەمانەوە ئێمە تاکو ئێستا نەمانتوانیەوە زۆر مەسایلی کە پەیوەندیدارە بە کوردەوە لە ناو پەرلەمانە بەجددی وەری بگرین و کاری لەسەر بکەین، چونکە دایما لە هەفتەی بەلانی کەمەوە هەفتەی دوو ڕۆژ لە کێشە و مەشاکیلی برادەرانی گۆڕان بوون کە هێناویانەتە ناو پەرلەمانەوە هەر جارەی بە شێوەیەک لە شێوەکان. ئەی بۆچی هەوڵتان نەداوە ئێوە ببنە ڕێگەیەک کە ئەو کێشانە لە کوردستان چارەسەر بکرێ بۆی نەگاتە بەختە؟ ئێمە زۆرمان هەوڵ لەگەڵیان ناداوە کە بۆی کە ئەو کێشانە لە کوردستان چارەسەر بکرێ و پێمان وتون و لەوێ و کە بە حەقیقەت مامۆستا عەلی باپیر و دکتۆر مەحموود عوسمانیش هەردووکیانەوانیش خەریک بوون لەگەڵیانە کە قسە بکەن و ئەو کێشانە نێنە پەرلەمانی عێراقەوە ئێمە ببینە عامیلێکی خێر بە هەوڵ بدەین لە کوردستانە ئەگەر بتوانین دەورێکی خۆمان ببینین بۆ ئەوەیەکەوە لێک نزیک بوونەوەیەک و چارەسەرێکی وا بدۆزینەوە بۆی ئەو کێشانە هەر لە کوردستانە چارەسەر بکرێن. بەڵام برادەرانی گۆڕان موسر بوون لەسەرەوەی نە ئەبێ ئەو کێشانە هەر بێنە بەردەمی پەرلەمانی عێراق و بۆ ئەیکەینە مەحافیلی تر و ئەیبین بۆ اتحادی ئەوروپی و ئەیبین بۆ ئەومەمی متحیدەوە ئەیبین بۆ هەموو دنیای پیاشکراکەین و کە کورد ناتوانێت ئیدارەی خۆی بکە. ئەوان وان ناڵم تەبیعەمە قسەی منە کە پیشانی بدەن کە کورد ناتوانێت ئیدارەی خۆی بکە و کورد ناتوانێت وەزعی خۆی بەڕێوە بەرێو لەبەرەوە وەکو ساڵی 1920ەکە کە قەراریان داوتیان کورد ناتوانێت ئیدارە بکەوە بێت تەقسیم بکرێ بەسەر ئەم وڵاتانەیە بۆی ئیدارەیان بدەن عینی بگەڕێنەوە بۆ وەختە کە ناتوانین ئیدارەی خۆمان بدەین بزانن زیاد قەرارشکەمان لەسەردەن قەرارشکەمان لەسەردەن وئیلا هیچ هەدەفێک نییە لە هێنانی ئەم مەسایلانە بۆ پەرلەمانی عێراقی و ئەگەر بشێت بۆ پەرلەمانی عێراقی زۆر ئاسایی ئەتوانن بە شێوەیەکی وسلوبێکی نەرم و ڕێک و پێک و بۆ حەل و بۆ چارەسەر تەڕح بکرێن نەک بۆ ئەوەی کەوا پێی بزڕێن و پێی تێک بدەن و کە لە دوا وتارەکانیان کە تەقدیمیانەکەن عەرەبەکان بە شیعە و سوننەوە هەر هەمووی چەپڵە ڕێزان بۆ قسەکانیان و تەییدیان بکەن و دەستخۆشیان لێ بکەن. کاک عارف ئەم کێشەی ئێستا لە کوردستان هەیە پێت وایە کێشەیەکی فکری بێ کێشەیەکی سیاسی بەیان ئەو کێشەیە پەیوەندی بەو سیڕاعە کوردیەوە هەبێت کە لە مێژوودا هەبوو؟ ئەم کێشەیە بەڕێی من کێشەیەکی مێژوویە یەکێک لە ئەسبابەکانی کێشە مێژوویەکەیە بەڵام دەستی دەرەکیش لێی دوور نییە دەرەوەی عێراق و دەور و پشتەکەی کوردستان دوور نییە لە دەستێوەردان لە جوڵاندنی ئەم مەشاکیل و کێشە و ئاژاوەنانەوەی لە کوردستان ئاکرێ بۆ چارە بۆەوەی کەوا نێڕێ ئێمە کە خۆمان وا پیشانەدەین و حەقیقەتی ژوان کە ئێستا هەرێمی کوردستان لە ناوچەکەیە ئارامترین هەرێمە و هەرێمی کوردستان بەرەو پێشەوە ڕوا و خەریکی ئاودانکردنەوەی و خۆ دروستکردن و خۆ تەکوینکردنە بەرامبەریە بەرەو ئەوە ئەچین کە خەڵکان پێمان بڵێن ئافرین ئەمانە حەقی ئەویان هەیە کە خۆیان ئیدارەی خۆیان بدەن. ئەبێ ئەم وەزعە بەلایەن وڵاتانی دەور و پشت و دوژمنانی گەلی کورد قابلی قبول نییە لەبەرەوە بە هەموو وەسیلەیەکە وڵەدەن کە ئەم سیستەم ئەم وەزع و ئەم تەجروبەی ئێمە کە هەمانە ناشرنی بکەن جا ناشرنەکەش ئەرزیەتەکەی و زەمینەیەکە لە کوردستانە ئەو خلافە تاریخی کە هەیە لە پێشە بتوانن زیندوی بکەنەوە زیاتر برینەکان بکولێنەوە بۆیە من بەڕێی من بە هەردوو سەبەبە سەبەبی
دەرەچی بە تارەزی یەکەم و دووەمیش سەبەبی مێژوویەکەیەکە لە ناو خۆمان. پێت وایە ئەوانەی کە ئەوانی لێن دوورە لە ڕاستیەوە ڕاستی تیان نییە، یعنی ئەوەی کە ڕوئەدا لە کوردستانە وەکو خۆی نایگواستنەوە بە زیادی ئەکەن یاخود چی؟ نا بۆ دوور بێ لە ڕاستی ئەمە هەمومان ئینسانین و هەمومان بەشەرین، هەمووی قابلیەوەین کە غەڵەت بکەین. غەڵەت قابلی هەموو کەسێکە غەڵەت بکە و لە عینی کاتشایە مەشاکیل هەیە، یعنی ئەو گەندەڵی هەیە لە کوردستانە، من ناڵم گەندەڵی نییە، یانەوە کە بەعزە مەسایلش کە هەیە کە خارجی ئەوەیە کە مەسایلی قانونی بێ، بەڵام ئەمە سەبەبەکەی ئەوە نییە بە شەڕە بەرد و بە هجوومکردنە سەر بارەگاکان و بە تێکشکانی مقڕەکان و یان لێدانی ڕاگەیاندنێکی KTV یان کوردستان سات بچێتە کورد سات بچێتە ئەوێ ڕسمیان بگرێ بیگرن و تێڵدەن و سەرژێ بشتێن و ئەمە موبەڕی ڕێوانە نییە، بەڵکو ئێمە هەموو توانین ئەو شتانە بە چارەسەر بکەین. ڕاستە ڕەن بێ دەسەڵات زۆر گوێی نەگرت بێ لە بەعزە مەسایلەکە، بەڵام وەسایلی تر هەیە بۆی کە تێ بگەێنین ینی زواری بکەین کە ژۆ بگرێ. باسی ڕۆژنامە نووسانی ئەوان کرد خۆ زۆر جاریش ئەو ڕۆژنامە نووسانی کە بۆ ئاوێنەوە هاوڵاتی و یاخود KNN ئیشەکەن ئەوانیش ڕوبەڕووی ئەو هێرشانە بوونەتەوە، ئەم جارە ئەوان لەلایەن سوڵتەوە ئەگەر ئەوان لەلایەن خۆ پیشان دەرانەوە. من KNNم نەدیوە ڕوبەڕووی لێدان و هێرش ببێتەوە. KNN لە هەموو بەرنمەیەکی یان لە هەموو نەدوەیەک یان لە هەموو کۆنفرانسێک کە لەم هەر هەولێرەیە ئاکرابێ کامێرەی KNN ڕقم یەک لە پێش هەمویانەوە دانراوە. یەک کامێرەیەکی کوردستان TV یان کورسات یان هەر کەسێک گۆسزاگرۆز یان هەر شرکیان نەخراوەتە سەرمێزی کۆبوونەوەی ئەوان. ڕۆژێک نەدوەیەکیان گرت هێندێک کەس لە ئەڵمانیا هێنرابوونەوە عەلا ئەساس فەیلسوفن قساکەن، هێندێک قسەیان نەکرد. کامێرەیەکی ئەو گەلی کوردستان لەوێ هین ماکرەکەی لەوێ دانرابوو، کابرایە کرد سوکەڵی گرت و فڕێدا گوتی من نامەوێ ئەمە قسەی من نەقڵ بکەن. ینی بۆ نوع محارەبە و بۆ نوع معارەزە ئەمە نامانگەێنێتە نەتیجە، نامانگەێنێتەوەی تەفاهمی لەسەر بکەین. ئەبێ گوێ بۆ یەک بگرین، ئەبێ هەردوو لە ئامادەیەوەمان تیا هەبێ کە بگەینە نەتیجەیەکی باش. ئەو برادەران تەسەوریەوەیان نەکرد کە ئەو تەجروبەی لە میسر و لە تونسا هەیە نەقلێکەنە کوردستان و نازانن سیستەمی کوردستان وەزعی کوردستان تەقدیرەکەیان خراپ بوو، یعنی کە بڵێن وەکو ئەوێنێ بە تایبەتی وایان زانی ئێستا وا کوردستان ڕۆیشتن و تەواو بوون و ئەمانە پەلەیان بوو خێرا ئیستیلامی ئەو حکومە بکەن و بیکردنە دەستۆمانە، بەڵام سیستەمەکە لێک جیاوازن. ئەبێ باش تەحلیلاتیان زیاتر بکردایە ئەنجا ئەو هەنگاوانیان باشدا. بەڵێ زۆر جار راپۆرتی نێودەوڵەتی دەرەچێت لەسەر بارودۆخی کوردستان و باس لە مەسەلەی مافی مرۆڤ و لە ئەو کێشانە دەکات کە لە کوردستاندا هەیە. تا چەند ئێوە پێتان وایە ئەم راپۆرتە نێونەتەوەیانە ڕاستن، نزیکن لە ڕاستیەوە؟ ئەو راپۆرتە نێونەتەوەیانە ئیستینا دەکەنە سەرچی. با بێنین شی بکەینەوە بزانین ئیستینا دەکەنە سەرچی ئەو راپۆرتانە نووس. ئیستینا دەکەنە سەر راپۆرتەکانی کە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە بەرزەکرێت، لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە یاندرێت، لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە لەلایەن کوردستان پۆستەوە بۆیانەڕوە، لەلایەن ئەو وەزعی کە هەیە بۆیان نەکرێت. بەڵام هەتا ئێستا نەهاتوونە سەر ئەرزی واقع بزانن عەجەبا بابێن تحقیقاتێکی حەقیقەت بکەن لە کوردستانە بزانە و راپۆرتانە ڕاستن. زۆر سەردانەکەن نوێنەرانیان بۆ کوردستان سەردانیان کردووە هەموو جارێکە گەڕاونەوە بە ئیجابی گەڕاونەوە، تەنها ئەم جارەی نەبێ کە هاتنە بەردەرج سەرا ئەو مزارەیان دیوە و ئەوەیان کردو، باقی مندی هەموو جارە بە ئیجابی گەڕاونەوە و ئەو راپۆرتانیان دەحس کردو کە دراوێنێت. زۆر جار حتا حکوومەتی عێراقی و ئێرش ڕخنە لەو ینی ڕێکخراوە نێونەتەوەیانە دەگرن کە ئەو جۆرە راپۆرتانە لەسەر عێراق بە شێوەیەکی کوشتی هەرێمی کوردستان بە تایبەت تێگرێ. ئەم ڕێکخراوانە هەر ئەوانە نەبوون کاتی خۆی بەرگریەکی توندیان لە خەڵکی کوردستان و خەڵکی عێراقە کرد لە سەردەمی سەدام حوسێن و نیزامی بەعسدا. ئیستینادیان نەکردە سەر راپۆرتەکانی ئەماماندایە، ئیستینادیان نەکردە سەر ئەو راپۆرتانەی کە معارەزەی عێراقییاندا، وإلا سەدام حوسێن ڕێگای هیچ یەک لەو منەزەماتانی نەدابوو بێت
لە عێراقا بزانن تحقیقێک بکەن بزانە و قەزیە ڕاستیان ڕازنیە بەڵکو ئیستینادیانە کردە سەر ڕێی معارەزەی عراقی کەیاندانێ بەڵام ئێمە و کۆرێمی کوردستان بەڕاستی ینی دەرگا واڵایە توانن ئەو منەزەماتانە بێن لێرە تحقیقاتی ڕاستەخۆتیا بکەن و بزان تاچە حد ئەو شتانە ڕاستن ئەو سار قەراری لەسەر بدرێ. پێت وایە کێشەکانی هەرێمی کوردستان بەرەو چارەسەر ڕێت بە تایبەت کۆبوونەوەیکی چاوەڕوانکراو هەیە لە نێوان هەر پێنج لایەنەکەتەوە؟ ومێدم هەیە کە ئەو کۆبوونەوەی پێنج قۆڵی کە قەول وایە لە سەرەتا ئەم هەفتەیدا دێ بکرێ لە سلەیمانی یان لە هەر جێگایشتر بێ ئومێدەوارم کە هەر یەکە لەوانە بە ڕوحێکی واوە بچنە ناو کۆبوونەوەکان کە هەدەفیان چارەسەرکردن بێ چونکە مفاوەزات و چارەسەرکردنی کێشەکان نیەتی ئەو کەسە ئەزانەیە کە لە پێشەوە ئەچێتە ناو مفاوەزاتەوە چەند ئامادەی تیا هەیە بۆ بگەنە نەتیجەیەک یاننا. ومێدەوارم کە گەیشتبینە ئەو قەناعەتە هەر هەمومان کە با شەڕ و ئاژاوە و مەشاکیل ئێمە ناتوانین هیچ خزمەتێکی میلەتەکەمان بکەین هیچ شتێک بۆ میلەتەکەمان تەقدیم بکەین بەڵکو ئەبێ بە مفاوەزات و داموستاندن بتوانین چارەسەری ئەو مەشاکیلانە بکەین و خەڵکی کورد داوای لە ئێمەیە کە ئێمە بگەینە حەلێک و چارەسەری و مەشاکیلانە بکەین. کورد ماندوو بووە لەوەی کە بکەوێتە ناو شەڕەوە بەڕاستیانی و لەگەڵ شەڕانیە ڕەم بێت چەند کەسێک نەیدیت بێ ئەو مەشاکیلانەی زۆر لاگرنگ نەبێ بەڵام بە شێوەی عام بە شێوەی گشتی کورد دژی شەڕە دژیەوەیە کە جارش کە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێ و حەزەکەن کە چارەسەری ئەو ئەگەر تەنازولیش بکرێ بۆ یەکتر باشترە لەوەی کە وامان لێبێ وەزعەکەمان بەتاوی لە ژێر دەستا دەرچێت. پێت وایە ئەگەر کێشەکان بگەنە بنبەست جارێکی تر تووشی شەڕی ناوخۆ ببینەوە یاخود وەکووتە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێ؟ یعنی بۆ بگەینە ئەو دەرەجەیە کە ئێمە کێشە بنبەست ببێ کێشە نییە و شت نییە نەتوانێت چارەسەری بۆ نەدۆزیەوە. ئێمە لەگەڵ من خۆم یەکێک بووم لە وەفدی مفاوزی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 98ەوە لە سەرەتای جەلسەکانی شەقڵاوەوە کە دەستمان پێکرد من بەندامێک بووم لە شاندەکەی پارتی دیموکراتی کوردستان یعنی زۆر جار وامان لێ هات کە گەیشتینە حەدی ماویز لە هەردوو لە و لە عینی کاتا مادام نیەت و ئیسرار هەبوو لەسەرەوەی کە بگەینە نەتیجەیەک بۆ ئەوەی کە هەموو لایەک پێ ڕازی بێ ئیسرار و داموستانەکانمانەوا بوو نەتیجەش گەیشتینەوەی کە گەیشتنی اتفاقێکی استراتیژی لە بینی پارتی و یەکێتی و ئێستا گەیشتینەوە کە تقریبا بە یەک زمان قساکەین لەو وەزعەوە هاتووینەمە لەگەڵ ئەوە بۆیە من وایە بینم ئەگەر نیەتەکە باش بێ و قەزیەکان ئامادەیی تیا هەبێ بۆ چارەسەری ئەوە دلیلی ئەوە نییە کە ڕێگا بنبەست بکرێ و ڕێگای ئیدامەی مفاوەزات نەبێت. یەک دوو خاڵی ناکۆکی کار هەیە لە نێوان بەرنامەی هەردوو پارتی فەرمانڕەوە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی و پارتەکانی ئۆپۆزیسیۆن. پارتەکانی ئۆپۆزیسیۆن پێیان وایە بێ ئەم حکوومەتە هەڵبوەشێتەوە. هەردوو پارتی فەرمانڕەواش پابندن بەم حکوومەتەوە و پێشنیارزێکی نوێیان هەیە بۆ ئەوان کە ئەوەش ئەوەیە بەشداری حکوومەتێکی بنکە فراوان بکەن. ئەمانیش ئەمە ڕەتەکەنەوە. من لە پەیوەندیەکە لەگەڵ یەکێک لە سەرکردەکانی گۆڕان تێمە بە هەموو جۆرێک ئەم داوایە ڕەتەکەینەوە. چۆن ئەکرێت ئەم خاڵە لە یەک نزیک بکرێتەوە؟ ئەگەر لە بیدایەتەوە لە سەرەتای کۆبوونەوەکانەوە خاڵێکی ناکۆکی کار هەبێ چۆن لە یەک نزیکە بنەوە؟ هەڵوەشاندنەوەی حکوومەت بەڕێی من شتێکی وا ئاسان نییە موبەڕیرێکی بۆ نییە کە ئێمە بتوانین هەری وەشێنینەوە. ئەمە یەک دوو هەمیش بەڕاستی ینی کەمینەیەک لە سەتا سیە چەندە سەوتەکانی هەیەی 35 مەقعدی هەیە نەک 35 لە 111 35 مەقعدی هەیە
ئەوە ناتوانێت بڵێ من زۆرینەیە کە لە 150 هەیە یان زیاتر لە 50 بڵێ بێت تۆ بێ ئەم حکومەت ئاڵۆشێنەوەن کە شتیوان نازانم لەکوێ هەیە لە چ شوێنێکە بێ بە پیشانمان بدەن بڵێن شتی وا بووە بەڵام پێشەچی کە قەراری خۆیان دابێ بڵێن ئێمە ئەمە خەتی سوورە و ئەمە بەم نەوعا چینە ناو مفاوەزاتەوە ئەبێ ئەوەمان بۆ بکەن بەڕێی من ئەو مفاوەزاتە لە ئێستاوە سەر ناگرێ ئەو مفاوەزاتە لە ئێستاوە سەرکەوتوو نابێ و پێم باش ئەوان بەو فکرە نەچنە ناو مفاوەزات کە بە فکرش کە بچنە مفاوەزاتەوە کە هەدەفیان چارەسەری هەموو ژیر و گرفتەکان بێ کە هەدەفیانەوە بێ حەلی هەموو مەشاکلەکان حەلی بۆ بدۆزنەوە هەدەفیانەوە بێ کە حکوومەتەکە خراپە و داوای هەڵۆشانەوەی یەکەن بەڵام بۆیان ناکری هەڵبۆشێتەوە ڕێگا چارەیەش کە بدۆزنەوە بۆەوەی کە حکوومەت وا لێ بکەن کە دەسەڵاتێکی ئەو تۆی نەمێنێت تا وەختی هەڵبژاردنێکی سەرتاسەریەکرێتەوە ینی مەسایل و وەسایلی کە زۆرە کە بتوانن ڕووی پێ بکەن و پێشم باش نییە ئەوان بۆ خۆیان بە تاقی تەنیا بڵێن ئێمە تەمسیلی ڕێی خەڵکەکەین و ڕێی میلەتەکەین ئەو زۆرینەی کە زۆرینەی حکومە تۆڕی دەسەڵاتی دوو حیزبەکە تەنها ئێمە دوو حیزب نین ئێمە حەوت حیزبین لە دەسەڵاتە حیزبەکانی کەس وەکو حیزبەکانی ئەوان وجودی هەیە کە لەگەڵمانە بەشدارن لە حکوومەتە ئەم حەوت حیزبە ئەوانیش تەمسیلی مەجموعەیەکی باش تەمسیلی 160 میلەتەکەکەن لەبەرەوە پێویست ناکە ئەوان بڵێن ئێمە نوێنەری میلەتین و ئەوان کاتە ئەم زۆرینەیە ناتوانێت بەپێی زۆرینی بوونی لە کوردستاندا دەسەڵات بگرێ بەسەر هەموو کێشەکان و کێشەکان چارەسەر بکرا یاخود هەموو جارێکیش لە بەندە پێشینیانەکانە هەیە کە برا گەورە ئەبێت ینی چاپۆشی لە برای بچووک بکات ئەوان کە زۆری نەبن کە زۆرینەی گەلی کوردستان من بۆچی چاپۆشی لە هەندێک هەڵی ئۆپۆزیسیۆن ناکەن و کێشەکان چارەسەر بکەن زانی خۆی سروەخان لە سیاسەتە پەندی پێشینان زۆر هینی نییە سیاسەتەوە ئەکرێ برا گەورەتی لەناو عشایرە براو گەورەتی هەیە و شت هەیەمانە بەڵام لە سیاسەتە بەس چاوپۆشین و تەنازولکردن بۆ یەک شتێکی زۆر ئاعتیادیە ئەگەر لەسەر حوسن نییە بێ و لەسەر نێت پاچی هەموو لایەک بێ و هەوڵدان بێ بۆ چاکردنی مەسەلەکە تەنازول زۆر ئاسانە هیچ مشکلێتیانە و زۆر بە ئاسانی ئەتوانێت ئینسان لە زۆر بەرژەوەندی خۆی واز بێنێ بەڵام کە گەیشتە سەر ئەوەی فەرزت لەسەر بکەول پێشەوە پێت لەسەردا بگرێ ئەوەمە ئەوێ ئەوە نەختێک زەحمەتە بە تایبەتی بۆ ئێمەی کورد نەختێک هەر بۆیە ماویشە چەند هزار ساڵە خۆ نەبوو بە حکومت بەڵام هەر ماوە چونکە بۆ زەختیان لێ کردووە بێ ملکەزبی ملی کەس نەکردو هەرماوەتەوە لەو شاقانە این کردووە زەحمەتە بەو زەختیە زەختی لێ بکەی بۆ زەقەیە بڵێ بێ بۆ من وا بکەی وا بکەی با بێتە ناو مێزی مفسەر مێزی مفاوەزات لەسەر مێزی مفاوەزات بە حوسن نییە هەموو شت ممکنە هەموو شت ئیمکانە هەموو شت ڕێکەوتن دەتوانێت لەسەری بکەیت کاتە تۆ گەشتبینی کە کێشەکان چارەسەر بکرێ من گەشتبینم لەلایەن کە ئێوە پێڵێن دەسەڵات بە پارتی دەسەڵات من گەشتبینم لایەن پارتی دەسەڵاتەوە کە ئامادەی تەواوی تیا هەیە حازری تەواوی هەیە بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنەکانی کە ڕێ بکەوێ ئەو کێشانەی کە هەبێت حەلی بۆ بدۆزێتەوە و چارەسەری بۆ بدۆزێتەوە و چارەسەری بکە و بەشداریکردنیان لە حکوومەتی بنکەفراوان زۆر شتێکی پەسەندەوە زۆر شتێکی باشە ئەتوانن دەوری خۆیان بدین لەوەیە ئەگەر وەش نەکەن هەر ئەتوانن دەوری خۆیان بدین و وەکو معارەزەیەکی وەکو بڵێ ئیجابی بمێنەوە لە خارجی پەرلەمە لە خارجی حکوومەتە و لە ناو پەرلەمانە دەوری خۆیان بە چاچی بدینن بە ڕەش بڵێن ڕەش و بەسپی بڵێن سپی بەڵام بە زمانێکی هەوڵدان بۆ چارەسەرکردنی بە زمانێکی برایانە بۆ چارەسەرکردنی و کێشانە من قەناعەتم وایە ئێمە وەکو میلەت زۆر بەرەو پێشەوە بڕین بەڵام کە هەوڵی ڕوخان یەکتر بدەیت زۆر زەحمەت
زۆر سوپاس دەکەم سوپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمان ئەزیزان تا دیدارێکی تر خواتان لەگەڵ